حرفەکانی هادئن هەموو حرفەکانی بێدەنگن لەسەر خۆن وەکو ڕۆژ نییە ئەڵێ ڕۆژ ئیش کار قورسن بەڵام نووسن کەلیماتێکی خەفیفن هەر لە خۆتەوە خەریکە خەو بەدیارەوە لێ یەکەوێ بۆیە خەو خوای گەورە وەکو نیعمەتێکی خۆی باسی کردووە فەرمێ ومن ئایاته منامكم بالليل والنهار وابتغاؤكم من فضله یەکێ لە نیعمەتەکانی خوای گەورە بەسەرتانەوە ئەوەیە کە ئەخەون کە ئیسراحەتەکەن کە بەرگێک ئەپۆشلێ بەبەرتانە ئینسان کە خەوت لاشەی زیینۆ بێتەوە جارێکی تر لاشە مرد دکتۆرێکمان هەیە ناوی ئارثەرە خۆی دکتۆری مهندسی دکتۆرە لە هەندەسەیە لە ئینجینیەرینە ئەڵێ ئەو ئاەتی کە خوای گەورە ئەفەرمێت وهو الذي يتوفاكم بالليل یاخود ئەفەرمێ الله يتوفى الأنفس حين موتها خوای گەورە ڕۆحتانە کێشەیە لە کاتی خەوا ئەفەرمێت جوانترین تەعبیری علمیە بۆ خەو لەسەر ئەو ئاەتە موسڵمانە بێ لە ئیعجازی علمی قورئانە سبحان الله دکتۆرێکی بەریتانی اختصاص لە بواری ئیلکترۆنیاتی خۆیە ئەزانێ خوای گەورە ئەفەرمێت چی بۆیە خەو بەشێکە لە مردن بەڵام ئەم مردنەی کێ ئێمە هەموو ڕۆژە ئەیبینین و پاشان بەیانیان زیینەوە بینەوە لاشەمان لەگەڵ یا زیینەوە بێتەوە ئەگەر ئینسان نەخەوێت زاکری لە ئیشەکەوێ ئەگەر ئینسان نەخەوێت مێشکی لە ئیشەکەوێ ئەگەر ئینسان نەخەوێت دڵی تێکەچێت تەنزیمی لاشەی تێکەچێت ئەگەر ئینسان نەخەوێت ئەو ژەنگوژاری لە ڕۆژا کۆی کردوێتەوە لە لاشەی دەرناچێت بۆ ئینسانەکان پێویستی بە تاقە و پێویستی بە وزەیە کە لە شەوا کۆی کاتەوە بۆ ئەوەی کە بە ڕۆژا پێی بەڕێوە بچێت ئەگەر ئینسانەکان نەخەون هەموو ژیان و هەموو تەنزیمی لاشەیان تێکەچێت بۆیە تۆ چۆن بە بێویستی خۆت ئەمری بە بێویستی خۆشت ئاوا ئەخەوی زۆر جان ئینسانەکە هیلاکە لە ڕێگەوە هاتۆ دوو ڕۆژە نەخەوتووە ئەبینێ بەسەر کورسەکەەوە خەوی لە یەکەوێ خۆی حەزی لە خەو نەبوو یاخود زۆر جار کابرا سوکانەکەشی گرتووە بە حساب سیارە لێ ئەخوڕێ لە شێوێکی تاریکە وەختێکە زانێ خۆی یاوە بە شتێکە بۆ ئەمە خەو زۆری بۆ هێناوە خەوە بچکۆلەکە کە خەوی مردن بوو بە خەوە گەورەکە و لە ژیانی دەستیا پێی تووشی حادیسەیەک و تووشی کارەساتێکی گەورە ئەبێ چونکە ئینسان بەبێ خەو ناتوانێ بژی خۆشەویستەکانم وەڵڵاهی سوێن بەخوا خەڵکانی دێن بۆ لامان ئەلێ کاک دکتۆر وەڵڵاهی هەرچی لە دنیاە حەزەکەی هەمە هەرچی پارە و سەرۆت و سامانم هەیە هەرچی سیارەیە تۆ حەزەکەی لە ئاخر مۆدیل و ئاخر مارکە هەمە چیت بۆ بکەم چی ئەمە اختصاصی منیە باوکی من جەڕاحم تۆ دکتۆرێکی نەفسیتەوێ ئەلێ دکتۆر بەس لێم بگەڕێ 1 سەعات بخەوم هەمووی تەدەمێ بەخوا بەس 1 سەعات مەجال بە بخەوم حەد نەما تاقی نەکەمەوە دەرمان نەما بەکاری نێنم خەوم لێ ناکرێت چی بکەم خەریکە شێتە مێشکمە وەستێ لەبەرەوە کاری ساتێکار و ئاسانیێت و ئاوە پاڵ بیتە و خەو لێ بکەوێ نا ئەمە عەمەلیەکە تەی ئێوێ بۆی ئینسان کە ئێوێ بخەوێ پێویستی بە شوێنێکی هادیە پێویستی بە شوێنێکی تایبەتە پێویستەکان ماوەیە جوڵە لاشەیان نەمێنێ پێویستەکان سەرما و گەرمای نەبێ پێویستەکان برسی نەبێ پێویستەکان میزەڵانی پڕ نەبێ پێویستەکان مێشکی ئاسوودە بێ بۆ ئەوەی کە وردە وردە خاو بێتەوە مێشک وردە وردە دەمارەکان دوورەکەونەوە لە یەکتری ئەنجا ئەڵێ بخەوە کاتی خەوە کاتی ئیسراحەتە ئینسانەکە وردە وردە پاڵە داتەوە ماوەی 2 دقە کەمتر یان زیاتر ئەچێتە خەوێکی سەطحیەوە ئەگەر دەرگایەک ئەگەر مناڵێک ئەگەر دەنگێ بێ خەبەرێ بێتەوە ئەگەر دوایی خەوەکەی قوڵ بوو تۆب لە پاڵیا بتەقێنە خەبەری نابێتەوە بۆ چکە خەوەکە قوڵ بووە ئەم جارە بەڵام پەناگرن بەخوا هەندێک کەسەیە لەمە مەحرومن ئەیە چای بشێتە خەو خەبەرێ بێتەوە ئەیە چای بشێتە خەو ئەترسێ خوای گەورە فەرمێ هو الذي أنزل السكينة في قلوب المؤمنين ئەو کەسانی زوڵمەکەن ئەو کەسانی پیاوە کوژن ئەو کەسانی ماڵی خەڵکە خۆن ئەو کەسانەی کە حەقی خەڵکیان لایە سبحان الله بە ئاسوودەیی ناتوان بخەون چونکە سەکینە لە دڵیانان نییە ئیسراحەت لە دڵیانان نییە بۆیە خوای گەورە لێ نیعمەتە بێبەشی کردوون لەبەرەوە تۆ دڵت خۆش بێ الحەمدوللا کە ئەخەویت معناوەیە دڵ ئاسوودەیە دڵ سەکینەی تایە دڵت مرتاحە دڵت بێغەلوغەشە مافی کەست لا نییە کە ئەخەویت ضەمیرت تەئنیب ناکە کە ئەخەوی ڕاناپەڕیت بە چاودەری خۆیان سیر ناکەیت و ڕێنە ناکەی کاکەوە هەست ئەو چییە کورە کاکە دنیا هێنایەتە خوارەوە چی لە خەوا هەوار و ئەو بگرێ بەردەی لە چی لە ماڵە سەیدەرەکانە سەرفە بێ حەپی خەوە بۆی ئەمڕۆ بچۆ دەرمانێکی حەپی خەو بگرە بەدەستەوە سەیدەرەکە ناداتێ
ئەلێ کوا وەسفەی دکتۆر کوا ئیمزای دکتۆر چێ بۆی نووسیوی چێ بۆی سەرف کردووی بە هەزار بگرەوە بەردە کابرام حاولاکە حەبێکی خەو پەیاکە پێی نەکرد ڕاکا بۆ عەرق اینجا عەرق چەند خەو لە ئینسانە خات ئەو نە خەوەزڕێنێ پەناگرن بەخوا بۆ چونکە بۆ ئەوە دروست نەبووە خوای گەورە شتێکی لەسەر ئینسان حرام کرد قەت نابێ بە عیلاج و قەت نابێ بە چارەسەر بۆی بۆیە زۆر شکری خوا بکەن کە ئەخەون سەرتانە خەنە سەرسەرین ئەوەی بێخەم سەر ئەخەنە سەرسەرین هەر سەرسەرین وەکو بێکەسە فەرمێ ئێوە کە خەم سەرتان کردە سەرسەرین خەمی خۆتان نەبێ خەمی ئومەتەکەتان بێ خەمی دینەکەتان بێ کاتێککە چاوتان چووە لە خەو ڕۆحەکەتان بفرێ بەناو بە ئاسمانەکانە بچێ بۆ سەرەوە بۆ لای عەرشی ئاسمان و سوزدە بەرێو بگەڕێتەوە لەبەرەوە خەو گەشتێکی گرنگە ئاگاتان لێی بێ خەو هەروە ئاسان نییە کە ئینسان ئەخەوێت هۆرمۆنی گەشەی زیادەکە کە ئینسان ئەخەوێت هەرسەکەی ئیشەکە کە ئینسان ئەخەوێت خۆشەویستەکانم هەموو ئەو ئەندامانەی کە پێویست نین لە ئیشەکەون سبحان الله دیقەت بن ئینسان خەوت پاڵکەوت ماوەی 6 ساعتە خەوێ ئەگەر لەسەر تەنیشتی لای ڕاست یان چەپ یان پشتی خەوت ئەگەر ماوەی 2 دانە سەعات خوێن نەچێ بۆ ئەو شوێنە کە لەسەری خەوتووە چی لێ لاشەکە تووشی قورحەی سەری دەبێ بۆیە ئەو کەسانەی کە تووشی شەلە لە بن لە ماڵەوە ئەکەون دکتۆر نیمۆنیک بێدیان بۆ بەکارهێنێ یاخود سەریری هەواییان بۆ بەکارهێنێ بۆی کە گۆبکە بێت و ماوەی دانەیە زەخت خاتە سەر ئێسکەکانیان یاخود سەر پێستەکانیان بۆی کە تووشی قورحەی سەری نەبن کە تو ئەخەویت لەسەر یەک لا ئەم لایە خوێنی بۆ ناچێ ماوەیە سەیری کە 4 ساعت 5 ساعت کە سەیرێکی ڕەش بۆتەوە ڕۆژی دوایی لەسەری بخەوە کە سەیرێکی ئەمە بۆ بە قورحە بەڵام بۆ ئەمان لێ نایەت چونکە ئەم لایە کە سڕ بوو خوای گەورە وای دروست کردووە ئەجوڵیت بەلایەکی ترە بەبێ ئاگا لە خۆ بێ ئەم لایە خوێنم بۆ ناچێ بە مێشکەڵێ خوێنم بۆ نایەت لەبەرەوە لێ بجوڵێ ئینسان لە ماوەی خەوێکی 6 ساعاتیە چ دانە جوڵە ئەکات بە هەموو لاکانی خۆیان هەر لایەکی سڕ بێ ئیجوڵێنێ بۆی کە خوێنی بۆ بچێ چونکە ئەگەر خوێنی بۆ نەچوو خەتەرە ئەگەر خوێنی بۆ نەچوو لە ئیشەکەوێ بۆیە خوای گەورە فەرمێ ونقلبهم ذات اليمين وذات الشمال بأصحاب الكهف فەرمێ بەلای ڕاست و چەپاوەریان نەجێڕین بۆ ئەوەی کە خوێن بۆ پێست و بۆ ماسوولکە و بۆ لاشەیان بچێ بۆ ئەوەی کە لە ئیج نەکەوێت هەموو باقی لاشە ئەمرێ خۆشەویستەکانم سەیریکەن دیقەت بن ئەو شوێنانەی کە پێویستە تەنها ئیشەکات مێشک ئەوەستەیە مێشک دێلتاوەی وی ئیشەکات خاو بێتە وەکو ئەوەی کە ئینسانەکە مردبێ پەناگرن بەخوا هیچ شوێنێکیش ناکە ئەگای لە هیچ نییە چاویشی بکەرەوە نەخۆشەکە یان خەوتووەکە چاوی لە هیچ نییە ئاگای لە مەجلیسەکە نییە هەرچیە لە مەجلیسەکەیان بگوزەرێ بە بێدەنگ و بە کسپەیی نەخۆشەکە یان خەوتووەکە ئاگای لێی نییە دەستی ناچۆڵێ قاچی ناچۆڵێ چاوی ناچۆڵێ زمانی ناچۆڵێ بەڵام ئەی دڵی چی لێت دڵی ئەجوڵێ دڵی لێدا ئەگەر دڵی لێ نەدا تووشی چیە بێ تووشی مردنە بێ تو ئەگەر ماسوولکەکەی خۆ بەدەست بێ لە کاتێکا ماسوولکەکە ئەوەستێنی ئەڵێم دەستەکە بۆوەستە من خەومیە بەسەر چاو منە وەستم تۆ خەویە برژانەکە جوود بە من خەومیە بەسەر چاو منیشە خۆم زمان بەسە خەومیە بەسەر چاو ئەی دڵەکە بخەوە ئەڵێ نا تۆ بخەوە من حراست دەگرم من خزمەت دەکەم بە دیارتەوە بم ئەگەر تۆ بخەوی منیش بخەوم هەردووکمان تیاچین نا تۆ بخەوە لەبەرەوە کە ئەخەویت دڵەکە دەبێ ئیشکە ئەگە بەدەست خۆ بواە لەگەڵ تا بخەوتایە یاخود دەبایە جیهازێکە بە دیارەوەدا بنایە بۆ ئەوەی کە دڵەکەت لە ئیش نەکەوێ هەرچی ماسوولکەیە لە ئیشەکەوێ دوو ماسوولکە نەبێ دڵ لێدا دڵ ئیشەکە دڵ لە کار ناکەوێت هەناسەش ئەگەر ئۆتۆماتیک و ترافگلایەتی هەناسەش لە ئیش بکەوێ ئینسانەکە خەبەرێکیتەوە مردووە منداڵە لە دایک بوو هەناسی بەدەست خۆی بوو کە ئەویست بخەوێت هەناسی تو نەبوو ئەبەر دایمە بەدیار هەناسیەوە فەقیرە چەند ڕۆژێ ژیا لە خستخانەی سلێمانی کە ئەویست بخەوێت هەناسی تو نەبوو چونکە هەناسەکەی بەدەست خۆی بوو
بۆیە خوای گەورە نیعمەتی لەگەڵا کردوین کاناسەکانی تەسلیمی خۆمان نەکردووە لەبەرەوە تەنها دوو ماسوولکە ئەجوڵێ ماسوولکەی هەناسەدان و ماسوولکەی دڵ ئەو دوانە نابێ بەدەستی خۆت بێ چیتر ڕیخۆڵەکان ئیشەکەن ئەگەر نا ئینسانە بوایە ئەگەر ڕۆژە نانی بخواردایە بیانتەوە بۆ ناخەوی بوتایە وەڵاهی هێشتا 6 ساعتم ماوە بێ خواردنەکە هەزم بێ اینجا بخەوم چونکە ماسوولکەم لە ئیشەکەوێت لە کاتێکا بخەوم جۆگەی هەرسم لە ئیشەکەوێت گورچیلەکان ئەگەر لە ئیش بکەوتنایە هەموو ژەنگ و ژایی لاشەکەوە بۆەوە هەموو ئەندامەکانی لاشە ئیسراحەتەکە لە کاتێکا ئینسانە خەوێت تەنها ئەو ئەندامەی کە پێویستە ئیشەکات بۆیە نەخۆشییاڵە کاوتۆجان من شەو خەبەرمە بێتەوە دەمە موشکە ئەلێم دایکی من شەکرت هەیە ئەلێ نەکاوتۆجان هەنا شەکرم نییە بەڵام بەدەم هەنا سعادەم بۆیە خوای گەورە کە دەمی وشک نەکردووی ئەگەر دەمی وشک کردینایە لیکەڕژێنەکان نەڕژایەت دەممان وشکە بوو هەموو ساعتێ الحمد لله بسمك اللهم أخوتي توا دوای دوو دقه دەم وشکە بۆ ئەوە بەس بەخوای گەوری لیکەڕژێنەکان لێرەنەیە هەمووی ئیشەکەن بۆی کە دەمە وشک نەبێ لیکەڕژێنەکان هەمووی لیکەڕژێنە ناو دەمتەوە ئەی بە سەرینەکەی ئاەتە خوارەوە نە ئەی چۆن ێتە خوارەوە ئەبێ بچێتە ناو مەعیدەوە ئێگە چۆن ناو قورگوسیەکانەوە ئەو خێنکێنێ و کوژێ ئەی چۆن نامریت لە کاتێکا سبحان الله ئەتێت فەکە و قوت بێ لیکەکە و قوت بێ لە کاتی شەوە ببێ خەبەرێ بێتەوە لیکەکەت قوتە چێ مێشکەڵێ ئاگاتان لێ بێت تفێ بەڕێوەیە زمانە بچکۆلە بچۆ سەرەوە زمانە بچکۆلە مرورێکی زۆر تایبەتە خوای گەورە دایناوە لە کاتێکە ئاو خواردنە خۆیت دەرچەی هەناسە داخا بۆی کە نەپەڕێتە قورگ چکە پەڕیە قورگ ئەو کوژێ لە کاتی خەوا بەس ئەو بەخەبەرە بەبێ مەعاش بەبێ کەچە مەعاش بەبێ نیوە مەعاش ئیشەکات ناڵێ بخنکەیت ئەژنا ئەبوایە بۆ هەموو لیقودانێ خەبەرە بوایەتەوە بەڵام خوای گەورە وای دروست کردو ئەبێ ئیشکات مرورێکا لە بۆستە فەرموتۆ بۆستە فەرموتۆ پێشکەوە هەتا ماوی 70 دانە ساڵ ئیشی بۆ کابێ کە داوای دینارێکی لێ بکە مێشک پێڵێت تۆ نەخەوی ها ئاگات لێی بێ تۆ بخەویت هەمومان تیاچی نیاڵە بخەویت دڵە ئاگاداری بەڵێ نەخەویت بەسەر چاو هەناسە بەڵێ بەخەبەری بەڵێ ئاگات نەخۆ بێ بەڵێ گورچی لە ئیشەکەی بەڵێ جگەر ئیشەکەی بەڵێ پەنکریاس بەڵێ ئیشەکەی نێر ئیشەکەی بەرز هەر هەمووی بە تەنزیمێ بۆ ڕاگرتۆش پرخی خەوتێ سبحان الله لەم نیعمەتە جوانە خوای گەورە لاشی من و تویا دروستی کردووە ئینسان لێک کاتا خەبەرێ بێتەوە ئەگەر چی لێ قەوم ئازانن لێک کاتا خەبەرێ بێتەوە چێویش لە کاتێکا بڕشێتەوە مهما كان خوتبي مهما كان لجير تأثيري مخدرات تابي مهما كان أرق خوارد بيته تابي نقاقات وخوارد ناسي به كأتري برشيتوا يكسر خواردنا كأيبشي بوجوكي هناسا يكسر خبرت بيته دمكيتو بنابو شوني كي تربي بويكا خواردنا كل جوكي هناسا دور خيتوا ببي بيستي خود خبرت بيته هيش كسي ناتواني خوت بيتو برشيتوا هيش كسي ناتواني مستحيلاته بويا أو خواردني كأي خويت أبي لدما بجوري وحاضر به بدمي شي بو داخيت بو أبي كشتيت داخلنا به إنسان ناتواني دم كاته وشت قود به بيني بتاعنا وكسي لبردمي دكتوري دانا دم كاتوا دكتورك أبي بشتاق ليك كي بو دربيني دكتور ليكن كوتاله دقلتي ولا لا توانم بو إلا أبي دمي داخل دمي دانا خليك كقود نادري بو ئەوەی کە دەم و زمان و لیکەڕژێن تەئکید کات بەس ئەم خواردنەیە لە دەرەوە هیچی تر نایە ئەبێ ئەمە قپات کە ئەم دەرگایە داخە ئەمە و کەسی تر خۆی نەکا بەژوورە ئەمە قوت بە ئەنجا تیکەیەکی تر تێمێ ئەنجا پارویەکی تر تێمێ ئەنجا ئاوێکی تر تێمێ نایە لێ دەمکەیتەوە وشت قوت بیت چۆن نایە لێ دەم داخەیت و لە کاتێک ڕشانەوە بێ کە ڕشانەوە تا دەبێت دەمکەیتەوە بەبێ ویستی خۆت بۆ ئەوەی کە نەچێتە پەڕ نەچێتە ناوەوە سبحان الله لچکاتێکی تری شاخ ئینسان خەبەرێ بێتەوە چێ زانێ بەناچاری لە کاتێکە عیب نەبێ میزەڵانی پڕ بێ ئەژینا ئەبێ هەمومان دای بیمان هەڵگرتایە بۆچی خوای گەورە ئەم نیعمەتەی بەسەرا ڕۆژانی سەیری جۆگەکان کە خۆشەویستەکەم خوای گەورە هەمووی سەمامە بۆ لاشە دروست کردووە ئەم میزەڵانە میسکۆ ئەکاتەوە لە 150 سیسیالە بڕۆ میزەکە وکاڵێ نەقوربانیش تا زووە لە 400 سیسیالە بڕۆ پیا ببی کە ئەژنایەکەی بخۆتە ئەگەر لێ بێ حیاتە چێ ناڵێت 400 سیسی ناڵێ زیاتر کۆ بێتەوە
چکە بۆ بەرگەی 400 سیسیەگرێ ئەو نەمیزت پێیە سەمامەکە گرتوتی کەمیز ئێوێ بێت و ساڕێشکە یەکسەر فریاکەوە بە تایبەتی وانی کە پرۆستاتیان هەیە سبحان الله ئەبێ هەستن بۆ سەر ئاو بۆ ئەی بۆ سەمامەکە بەدەست خۆیانە خوای گەورە ئەو سەمامەی بوو هەچی ماسوولکەیە خاوە بێتەوە سەمامەی کۆم و میز خاو نابێتەوە چکە وای هەموو عیب نەبێ هەموو ڕۆژەستاینە غوسلێکی تەواومان بکردایە حەمامینێکی دۆشک و بەدانەکەشمان لەگەڵ خۆمانە بشۆردایە هەمووی پێویستە بوو بەدایبیش بەرگەی ناگرت لەبەرە خوای گەورە ئەمە نیعمەتێکە لە تویا دروستی کردووە نایڵێت تووشی ئەمە بیت بەڵام کە خەوتی میزەڵانە بۆ ئەکاتە حاڵەتێکی خامۆشەوە ئەلە بۆ خۆ بە ئیستراحەت بخەوە زەختە لەسەر نییە بەیانی هەستا لەگەڵ دەستنوێژا بچۆ تارات بگرە ئیشی سەر ئاوت نییە ئەی بۆ ئەو پیاوانەی کە تەمەنیان هەیە و پیرن و پرۆستاتیان هەیە زوو چنە سەر ئاوەزانن خۆشەویستەکەم ئێمە گەنجین گەنجەکە ئیساکەنە ئێوارە کە لێ خەوی هەتا بەیانی خەبەری نابێتەوە بۆ وەزانن چکە پێویستی بەخەوە کۆر ئەڵە با بە ئیمتحان زۆری ماوە من تا 70 ساڵ سایتیش هەر نامرم مردنی چی ئەوە مردن بۆ پیرەکانە لەبەرەو خەوەکەی لێیەکەوێ خەبەری نابێتەوە پیر ئەگەر وەکو من و تۆ بخەوێ کە خەوت پیر معرەزن بۆی تووشی جەڵتە بن جەڵتە لە کاتێکا لە قاچەکانیانە کۆ بێتەوە لە بۆری خوێنە لەپەر شوتە بێت چێ بۆ دڵوە چێ بۆ هەناسە و بۆری سیەکانە گرێ ئینسانەکانن تووشی زەبحە بۆ تووشی جەڵتە بۆ و کابرا مرد لە خەوا بوو فەقیرە مرد لەبەرەوە کابرا تووشی پرۆستا دەبێت لە پیری هەردوو سەعات جارێ کوڕوەڵایی ئەم سەراوە بە قورئان ناخۆشە ئەبێ بە ئیجباری هەستێ بۆ چکە کە لە جێگەیان مایەوە لە کاتی نوێژی بەیانیە پێش نوێژی بەیانی دوای نوێژی بەیانی تووشی جەڵتا بێ بۆی تووشی جەڵتە نەبێ خوای گەورە هەموو سەعاتێ بوو 2 سەعات جارێ هەڵسێنێ ئەڵێ هەستە بچۆ سەرایە بکە ئەبێ ماسوولکەکە بجۆڵێ بۆی کە تووشی جەڵتە نەبێ لەبەرەوە ماسوولکەکە لەگەڵ ئینسانەکەی ئەجوڵێ کابرا چێ بۆ سەراو کاتەوە کۆرەوەڵا با دەستنوێژێکیش بگرم دەستنوێژ شەگرێ و کۆرەکاکە خۆم دەستنوێژم گوتۆ بۆ دوور کات نوێژ بۆ خوانەکەم خۆ سونەتی دەستنوێژ دوور کات شوێنێژەکە بێ بە شوێنێژ بۆی خۆی حازرەکە بۆ قیامەت خوای گەورە باشە زانیم عەبدەکەی حازرە بێ بۆ حازرێکە چۆن حازرێکە نایڵێ لە جێگەی بمێنێتەوە لەبەرەوە پیرە بینی خەوی زۆربەیان بە شەو ئەزڕێ ئەوەی کە پیرێک حەزی لە شەو نوێژە بۆ دەسە مبارەک و ناوچاوانە نوێرانیانەوە گەنجێک و ئێمە لەوەی حەزمان لێی نەبێ لەبەرەوە خوای گەورە ئاوا ڕایەنەهێنێ ئاوا گەورەیانەکە ئاوا بەرزیانەکاتەوە یعنی هەستان لە خەوەکەشی سبحان الله نیعمەتێکی ترە کە خوای گەورە تیا دروست کردووە بەڵێ لەبەرەوە خۆشەویستەکەم کاتێک ئەخەویت وانەزانی خەوەکە و ئەوە ئاسانە و ئەوە ئەسپاییە والله ئەگەر خوای گەورە مراقیم نەبێ بە دیارتەوە لاشە مراقیم نەبێ بە دیارتەوە خوای گەورە حازرت نەکا هەمومان کە خەوتین کەس خەبەری نابێتەوە ئێمە نەخۆشە بینین کە بەنجەکرێ لە کاتێکا دوو دکتۆر بە دیارەوێتی تا بەنجێنێ دوانی تر بە دیارەوێنێ تا لە بەنجەکە خەبەریەکەنەوە ئەی ئێمە بۆ کە ئەخەوین و بەنجە ماگرێ بۆ جوو خەبەرمانە بێتەوە ببێ ئەوەی کە تووشی کێشە بین بێ کە تووشی هەناسەتونی بین بێ کە تووشی جەڵتە بین بێ کە تووشی مشکلە بین ئەزانین بۆ چکە خەوین سلای ڕاست دەخەوین دەستەخەینە ژێر ئێرەمان ئەڵێن اللهم وجهت وجهي إليك الله دعاکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای گەورە ڕووم کردەتەوە ڕووم لە قیبلێ کەوتمە سەلای ڕاست و ڕووم کردە کعبەکەی تۆ اللهم وجهت وجهي إليك وانطاوكن وفوضت أمري إليك چی ئیشەکانی خۆم هەموویای دەستۆ وألجأت ظهري إليك پشتیشم دا بە تۆ اللهم وجهت وجهي إليك وفوضت أمري إليك وألجأت ظهري إليك لا منجأ ولا ملجأ منك إلا إليك هیچ پەنایەکی تر نییە پەنای تۆ نەبێ من ئێستا ئەخەوم ئاگام لە هیچ نامێنێ خوایە تۆ ئاگاداریم کەی تۆ وریاییم کەی بسمیکە اللهم ئەموت وأحیا خوایە بەناوی تۆ ئەمرم بەناوی تۆ زیینۆ بمەوە جارێکی تر ئاگاتان لێ بێ کە تۆ ئەچی بۆ سەفەرێک یەک دوعا خوێنی اللهم إنا نسألك في سفرنا هذا سفرێکی دوور و درێژ یەک دوعا خوێنی بەڵام لە کاتێکە ئەخەویت ئەمە دوعایەکی پێغەمبەری خوایە دەیەها دوعا و زیکر و قورئان خوێندنی هەیە پێغەمبەری خوا سەڵام کە بەس بۆ شەو کردوێتی کەواتە سەفەری شەو سەفەری خەو زۆر قورستر و زۆر دوورترە لە سەفەری ڕێگە و لە سەفەری کاروانی
بۆی ئیسلام زۆر بە قورسی گرتوێتی کە ئەخەویت ئەبێ بە دەستنۆژەوە بخەوی ئەگات نەیبێ ئەبێ نوێژی ویترەکە و کردبێ ئەبێ زیکرەکانت خوێندبێ ئەبێ ڕوو لە قیبلە بێ ئەبێ لەسەر لای ڕاست بیت ئەبێ لەگەڵ یادی خوایە بی ئەبێ حەقی کەسێ لا نەبێ ئەبێ مێشکێ مرتاح بێ ئەبێ نوێژەکانت کردبێ ئەبێ ئەو ڕۆژە هەموو پێداویستیەکان و سنەت و واجبەکانی جێبەجێ کردبێ ئەبێ بە تەمای شەو نوێژ بخەوی کە ئیشەوا خەبەرم بێتەوە شەو نوێژ کەم ئەبێ بە تەمابی بۆ نوێژی بەیانی خەبەرت بێتەوە بە جەماعەت لە مزگەوت تا بیکەیت کە بەم نیەتانەوە خەوتیت خۆ تەسلیم کرد اینجا مەترسە تەواو اللهم وجهت وجهي إليك وأسلمت نفسي إليك أها تسليمي توبهم أسلمت أها تسليمون يعني شي يعني أهدسم بس وأسلمت نفسي إليك أخوة من تاو تسليمي توبهم لكاتي خوا تسليمي خوا أبي خوش بيستكم أزان أيزكم أم نظامي خوا بوايا شو إنسان كأخويت جوان الأخيرة لقل ما بن بوي كتيتانجينا إنسان كأخوين ماديك هي هرمونك هي أخوين أنزيمك هي أخوين كبيوتين ميلاتونين أما يك إنسان خاوكاته خوالويكاته أخوينه أم أنزيمة لك يا سر هلايا لساعات حظيا حظيا يعني ساعات نوي شو واكا بينجي شو نعم لساعات بينجي شو كيا بينجي آريا نعم مكروهة هەردوو جەمسەری ڕۆژ مەکروهە بۆ خەو کاتی بەیانیان دوای نوێژی بەیانی کاتی پێش نوێژی مەغریب کاتی دوای نوێژی مەغریب مەکروهە جەمسەرەکانی ڕۆژ مەکروهن بۆ خەو کەواتە غەڵەت میلاتۆنین لەکەیا دەست پێەکە لە سەعات نۆی شەوە یعنی لە سەعات 21 دەسەکا بە ڕژان یعنی کە نوێژی عیشا گەڕایتەوە یەکسەر میلاتۆنین ئیشەکە هەڵە چی هەڵە بڕۆ بخەوە بابا ناخۆم و ئیشم هەیە و تەلەڤیزۆن و ئەخبارم نەگرتو و سەردانم هەیە و مەجالم نا برۆ بخەوە کاتی خەوە ئەژنا تووشی موسیبەتە بی ئێستا ئەزان یەکێک لە سەرەبەبەکانی سەرەتان مانەوەیە لە دوای نوێژی عیشاوە ئەم ڕووناکی و ئەمەی کە ئێستا کەنە ناڵێ خەڵک بخەوێ یەکێک لە مشکیلە گەورەکانی تێکچوونی فسیۆلۆژی لە و زۆربوونی زۆربەی لە خۆشیەکان ئەوەیە کە ئینسانەکان دوای نوێژی عیشا ناخەون بەرنامەکان هەم یەکەوێتە ئەو کاتەوە سوبحان الله ئەم ڕووناکی ڕۆژە ژیانی لە ئێمە تێگاوە زۆر جار ناڵێ ئیسراحەت بکەین لەبەرەوە خوای گەورە کە دایناوە ئەو نیزامە پێغەمبەری خواستم دوای نوێژی عیشا کە قسەی نەکردووە بە بێهودە نەبووە کە قسەی نەکردووە باشترین خەوی دوای نوێژی پیاوی چاپ مجۆرە وتارەکە بڕ نەڕۆنەوە ئێستا ناڵێم ئەمە ئەم دوو ڕۆژە تایبەتە لە ڕەمەزانە ژنا شەوەکانی ترە لێم ها دوای بۆ خۆدام ڕۆنە تێ بخەون دوای نوێژی عیشا خەو سونەتە هەتا نیوە شەو دوایەوە سونەتە ئینسان هەستێ شەو نوێژکە پێش نوێژی بەیانی بە سەعاتێک سونەتی ئینسان بخەوێتەوە واتە بەرەکەت ئومەتی فی بکووریها باشترین کاتی خەو ئەوەیە کە ئینسان لە دوای نوێژی عیشاوە بخەوێ هەتا نیوە شەو هەتا دوای نیوە شەو باشترین کاتی ڕۆژ بۆ خەو چییە قەیلولەیە سوبحان الله ئەڵمانیەکان بەحسێکیان کرد ئەڵێ ئینسان ئەگەر لە ماوەی ڕۆژە نیو دانە سەعات بخەوێ قەرەبووی 2 دانە سەعات تا 3 دانە سەعاتی خەوی بۆ کاتەوە لەبەرەوە نەکەن قەیلولەکە تەرکەن پێغەمبەری خواستان فەرمێ قەیلولە بکەن چونکە قەیلولە شەیتان نایکا ئەگەر دەوام بەدەست من بوایە ئیشاڵڵا ئەگەر دەنگتان بۆیان ئیشاڵڵا ڕۆژێک چوومە ئەو شوێنە بەرزانە ئەگەر دەوام بەدەست من بوایە دوای نوێژی بەیانی لەگەڵ خۆڵهاتنا دەوام دەست پێ کرد دوای ئاگام لێ نەبوو سەعات 8 وەیە مشکیلەم نییە من لە هیندستان سوبحان الله ڕۆژێکیان چوون بۆ دەوام لەگەڵ دکتۆرەکەیان ڕێکەوتم وتیان فەرموو جەناب لێرە تەدریب کە وەرە لەگەڵمانە لە بەنگەلۆر واللهی ئەچین بۆ نوێژی بەیانی جوان جۆرە برای خۆتان بگرن نوێژی بەیانیمانە کرد بە جەماعەت ئەهاتمەوە تەکسی مەگر ئەچوون بۆ خەستەخانەکە کە سێرەکەم لە خۆش بەنجکراوە ئەمەلیاتەکرێ تێگەیشتم وتم چی ئەهاتمەوە لە نوێژی بەیانی جلم لەبەرە کرد تەکسی مەگر ئەچوون بۆ عملیات کە سێرەکەم لەوێ نەخۆش بەنج کراوە عملیاتەکرێ سعات نوێ بچە وەلای مۆزەفەکانەکە کە سعات نوێ بمانی زۆر چێ گەیشتیتە سەرمان لەبەرەوە باشترین کات بۆ نەشاتی ئینسان بەیانیە میلاتۆنین لە شەوە ئیشەکە تا کاتی بەیانی لە دوای بەیانیتی ئیش ناکات تا ئەوەستێت ئەلە ئیسراحەت کە کاتی ئیسراحەتە بەڵام بە بەیانی لە هەستە کاتی ئیشە
خۆشەویستەکانم لەمە خۆشتتان پێ بڵێم ئەزانین تۆ بۆچی لە سەعات 9 شەوە دوای نوێژی عیشا ئەگەر خۆ ڕابێنی خەویە یەقەیشێکە با نۆ نەبێ باد دەبێ خوای گەورە لە مێشکی ئینسانە شتێکی دروست کردووە پێوترێ سێرکادیان ڕیدم یان سێرکادیان کلۆک ساعت چەنە؟ 2:04 ئەو سەعاتە بە ئەلکترۆنی بە بەرمەجەیی لە مێشکی منە هەیە بەقەدەر سەرە دەرزیەکە هەر لە مێشکی منە لە مێشکی هەموومانە هەیە ئایزەکانم ئەم سەرە دەرزیە جوانجۆ بگرن ئەم سەرە دەرزیە ئەو سەرە دەرزیەیە کە لاشەی ئینسان ئەبا بەڕێوە ساعتەکە بە چەند تەوقیت کراوە بە 24 ساعت تەوقیت کراوە ئاگاتان لێی بێ یعنی چی بە 24 ساعت تەوقیت کراوە یعنی 23 ساعت نییە کە 24 ساعت وەرسوڕایەوە لاشە ئەڵێ تۆ دوێنێ ساعت 9 خەوتی ئەم ڕۆژە بێ ساعت 9 بخەویتەوە بۆیە لاشەی ئینسان بەس بە کەڵکی 24 ساعت کاژمێر دێ واتە ئەگەر بچێتە سەر مانگ و سەر شوێنەکانی تر بە کەڵکی ژیان نایە چونکە ئینسان نیزامی تێکەچێ بچۆ بۆ ئەمریکا لەو کاتی لای تۆ ڕۆژە لای ئەوان شەوە شەویت بەسەر ئەوانە و خەڵکە چێ خەبێ تۆسۆیەکی لە بازارا سوڕیتەوە کەسێکی خەون نایە لەسەر لەو تێلەکەی دانیشیت و خەول لێ ناکەوێ بۆ لەبەری کە تۆ فێری نظامی کوردستان بی بە تەوقیتی کوردستان مێش دەڵێ نا کاتی خەو نییە نەخەویت دوایی کە لەگەڵ نظامی ئەمریکا ڕاهاتی تو دوایی دیتەوە بۆ کوردستان میوانی ئەڵە کاکە بە خێراتنەوەمان کرد یاتین بەلاو کەسی دەکەن خەوتویدەوە بۆ کاکە لی گەڕێن هیلاکە نا تو هێشتا بە نظامەکەی ئەمریکا خەویت چکە مێشکە لەگەڵ ئەوەیە تەوقیت بۆ خسووتە دەسەر تەوقیتی ئەمریکا بۆیە لێرەش دەو کاتەیە خەویت بۆیە نظامی ئینسان خۆشەویستەکەم جوان لەمە تێبگەن شتێکەیە پێوترێ سێرکادیان ڕیدم نظامی سێرکادی سەعاتێکە لە مێشکی ئینسانایە خوای گەورە وای دروست کردووە پێی ئەڵێ کاتی چییە؟ کاتی ڕۆژە لە چۆ ئینسان هەستەکە؟ لە ناو چاوە چاو ڕووناکیە باتە ژوورەوە بە دەمارەکانە نەقلە بێت ئەچێتە سەر ئەو خانەیەی کە 20,000 دانە دەماری تایە چەند؟ 20,000 دانە دەماری تایە پێی ئەڵێ کاتی ڕۆژە خۆر بە دەرەوەیە ئێستا کاتی نەشات و ئیشکردن ئاگات دەیبێ ڕۆژی دوایی کە خۆی ڕاهێنا دوای نوێژی بەیانی هەر بەخەبەرە دوای 24 ساعت ئەگەر نظامی ئینسان 23 ساعتی بوایە ئەمڕۆ ساعت 9 خەوتی بەیانی ساعت 8 خەولیەکە و دوو بەیانی ساعت 7 لە نوێژی مەغریبا خەولیەکە و ڕۆژێکی تر لە دوکانەکە ساعت 6 خەولیەکە ڕۆژێکی تر ساعت 5 ئاوا گەڕایتەوە بۆ دواوە بەس چونکە نیزامەکەمان 24 ساعتە خوای گەورە دایناوە مێشکی ئینسان لە 24 ساعت تەوقیتەکرێ زان یعنی چی 24 ساعت تەوقیتەکرێ یعنی تەشبیه نەبێ ئافرەتێک هەموو مانگێ جارێ دەوری بۆیت سوڕی مانگانەی بۆیت ئەرێ دکتۆر جامێ هەموو مانگێ تێەکەوم سوڕی مانگانەکەم بەڵام هەندێ نەخۆش هەیە سوڕەکەی پێشەکەوێ ئەمڕۆ لە یەکی مانگا تێکەوێ بەیانی هەفتەکەی تر لەسەری مانگا هەفتەکەی تر لە 28 تا هەفتە یعنی سەرەکەی تر مانگەکانی یەنە پێشەوە سوڕی مانگانەکەی یەتە پێشەوە بەڵام خوای گەورە ئینسانی وا دروست کردو سوڕی مێشکی بە 24 کاتژمێر تەواو کات بۆیە ئەبینی جوانترین نیزامە کامێرەیەک و سەعاتێکی گەورەی لە مێشکا دانراوە خوای گەورە دروستی کردووە لە من و لە هەموو حیوانات و لە ڕۆکیشە لە هەموو لاشەشە ئەم سەعاتەی تایە بۆ ئەوەی کە تەنزیمی لاشە ڕاگرێ لە جگەرا هەیە لە مێشکا هەیە لە سیەکانە هەیە لە دڵیا هەیە لە پەنکریاسا هەیە بۆیە ئێوارە و لێ هات هەڵی بەخوا برسیمە بۆ چکە مەعیدە و فێر کردووە لە ئێوارانە نام بخۆیت اینجا ئەوانەی کە فێری نانی نیوەڕۆشن کە بە ڕۆژووە بن نانی نیوەڕۆیان لێیتر ئەلی تریاکەکەیان بواتوە نازانێ خۆی بەچیوە مەژوورکە بەخوا لە برسیمە هەر کاتی نیوەڕۆنی کاتی ناخواردنەکە ترازا برسێتێکی نامێنێ ئەچێت تۆ زێک خەوی ساحەتێکا و واتەکە زانیسانێکە نەشیتێکی ترە ئەلە کاکە خۆ تۆ برسی بوو تونی بوو ئەلە وەڵا بیرم چۆوە بۆ چکە مەعیدە لەو کاتەیە جەرس لێ ئەڵێ تۆ دانگی پێش و سەعات 12 نانە خواردۆ کوانانەک داوام لێکە خوای گەورە هەموو لاشەی بەم تەنزیم و بەم نیزامە جوانە دروست کردووە لەبەرەوە گەورەترین نیعمەتێکە خوای گەورە دروستی کردبێ نیعمەتی مێشکە چکە سەعاتە گەورەکە لە مێشک و لە خەوەکەیایە
کە خەوەکە تێکچوو هەموو نیزامی لاشە تێکەچێ نەحەزی لە خواردنە نەحەزی لە ئاوە نەحەزی لە جنسە نەحەزی لە ژیانە نمێشکی خوێندن تەمێنێ هەموو لاشە و بەسەرێ کاترشێ لەبەرەوە خۆشەویستەکانم خوای گەورە کە دایناوە فەرمێ وجعلنا نومكم سباتا وجعلنا الليل لباسا ئەمە نیعمەتانێکن بەڕاستی حەق قەدری بزانین کاتێک قەدری زانین لە کاتێکا پەکمانەکەوێت و لە کاتێکا خەومان دێ بەڵام خەو ناچێتە چاومان لە کاتێکا خەومان دێ بەڵام ئیسراحەت لە خەو ناکەین لە کاتێکا خەومان دێ بەڵام خەبەرمانە بێتەوە لە کاتێکا خەومان دێ بەڵام ئەم دیودیوەکەین لە سەجەیەکە و خەومان بۆ نایەت بەرەو پێش ئەوەی کە خوای گەورە نیعمەتی ئاسوودەیی و دڕەحەتی و خۆشی خەوەکەمان لێ بسەنێتەوە با قەدری بزانین با بە سونەتەوە بخەوین بە سونەتەوە هەستین و دوعا بۆ ئەو کەسانە شەکەین کە خوای گەورە لەم نیعمەتە بێبەشی کردوون خەویان لێ ناکەوێت و مشکلەی زەرخەویان بۆ دروست بووە و بۆ ئەو زاڵمانە شەکەین کە حەقی و مافی خەڵک و خوێنی میلەت و پارەی خەڵکیان لایە و خەوی لیان لێ ناکەوێ و تەنها خۆیان بە خۆیان نەزانن و ئێمە پێیان نەزانین کە بەدزیەوەیەن لە سەیدەلەکان شتەکڕن خوای گەورە ئەوانیش هیدایەت با بۆ تۆبەکردن و بگەڕێنەوە و ئەوانیش لەم نیعمەتە بەهرەمەند بن أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته